کاکتۆر ماوەی 10 ساڵ اجازەك بدەن ئێستا دەچین ئێستا مساعدەت اجازەك بدەن دوای دیمەنی هەڵاتنی وەزیری تەندروستی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمە لا دەستی ڕۆژنامەنووسان و پەیامنێران. پرسیارمان لە وەزیری تەندروستی کرد دیارە ئامادە نەبوو وەڵامی ڕۆژنامەنووسان بداتەوە ئێرێ بەجێی هەشت. ویستمان پرسیار لە وەزیر بکەین ماوەی زیاتر لە 10 ساڵە نەخۆشخانەی 291 قەڵەوێرەی ڕانیە بەنیوەچەڵی ماوەتەوە. هۆکاری وەستان و تەواو نەبوونی چییە؟ ئایا ئەو پرۆژەیە شکستی هێناوە یاخود چاوەڕێن ئەویش خێرخوازێک تەواوی بکات بەڵام ئامادە نەبوو وەڵام بداتەوە. بریکاری وەزیری تەندروستیش دەڵێت هۆکاری تەواو نەبوونی نەخۆشخانەی 291 قەڵەوێرەی بۆ هەندێک لا گرفت لا جێبەجێکردنی پرۆژەکەدا دەگەڕێتەوە لا هەوڵی چارەسەرکردنیدان. دەست بەکاربوونیش لە من لەوە ئەم وەزارەتابوونی هەبووە لیژنێکی باڵە ئەنجومەنی وەزیران لە ساڵی پارەوە بەداچوون بۆم کارە ئەکا بۆی بەرەو ڕێگەچارێ بدۆزینەوە بۆی شکستی هێناوەیان چاوەڕێی خێرخوازان تەواویکە نییە بابەتەکە کێشەی لەسەرە لیژنێکی باڵا بە سەرۆکایەتی ئەنجومەن بە ئەندامەتی ئێمەش وەزارەتی پێم وابێ ئاوادانکردنەوە خەریکی تاوتێکنی ئەم بابەتەن بۆ بەرەبەری ئەو کات بەرەبەری گشتی دیوانی سەرۆکایەتی دیوان فەرماگەی کارگێڕی سەرۆکی ئەم لیژنەیە بۆی بتوانین کێشەکە بەرەو چارەسەر دۆزینەوە چارەسەری بۆ دۆزینەوە حەلی بکەین. لە کاتی کردنەوەی سەنتەری گورچیلەی دەستکرد لە قەڵاتزێ کە لەلایەن خێرخوازێکەوە دروست کراوە بەشێک لە بەرپرسانی حکومی و وەزیری تەندروستی ئامادە بوون. هاوڵاتیەکیش بە تەنزەوە دەڵێ لەو بەینەدا کاری وەزیر و بریکارەکان تەنیا بووەتە بڕینی قرتێلەی پرۆژە خێرخوازیەکان. ئەوە جگای گەورەیە ئەمە لە شەهامەتی ئەو خۆبەخشانە کەم ناکەینەوە بەڵام دەبێ هەوڵ دەین حکوومەت ئەرچێتی تێبکۆشێ وە زیاتر خزمەتی کوردستانمان بکەین. زۆر جارە بۆ ڕوویداوە لەو خەستەخانەی ئێمەدا دەرزی ژاری لێ نەبووە کە کاتێک کەسێک مار پێیوەداوە یان دوو پشک پێیوەداوە شت لەو جۆرانە کە ڕوویداوە دیارە کەم و کوڕی زۆرە. لا دەڤەری ڕاپەڕین چەندین پرۆژە بە بیانووی جۆراوجۆر با نیوەچەڵی بەجێ هێڵدراون لە ئێستاشدا زۆربەی پرۆژەکان لەلایەن خێرخوازانەوە جێبەجێ دەکرێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.